ئەزانین کە ئەمڕۆ 23 مانگە ئەمڕۆ یەکەم ڕۆژی فستیڤاڵی مەولانەیە کە لە شاری سلێمانی ئەنجامەدرێ لە فاملی مۆڵ. ئەمڕۆ دەستپێکی فستیڤاڵەکەی و کە ئەم فستیڤاڵە بۆ ماوەی چەند ڕۆژێک بەردەوامە بێت، کۆمەڵێک کار و چالاکی جیاواز لە خۆیەگرێت و ئەم فستیڤاڵە بە هاوکاری دەستگای میدیایی کورسات بەڕێوەچێت. ئامادەکاریەکی باشی بۆ کراوە فستیڤاڵە. ئامانجیش لەم فستیڤاڵە بە هەدەردانی کات نییە با ئەمە تۆزێک توانین لەسەری بۆسین، بەڵکو دەرخستنی توانە و لێهاتووی گەنجان و خاوەنکارە، دەرخستنی هەموو ئەو براندانەیە کە ئێستا بوونیان هەیە و چۆن بتوانین لە شەوێکە لەگەڵ کۆمەڵێ چالاکی و کۆمەڵە پرۆگرامی تایبەت و کۆمەڵێ خۆشی دەربڕینی هاوڵاتیان ئەمان شتوان کارەکانیان بخەنەوە. ئەمیش بە چی ئەکرێت؟ بەوە ئەکرێت کە کەشێکی جیاواز بۆ هاوڵاتیان دروستکەیت. ئێمەسا باسی شۆمان کرد، زۆر جار زۆر کەس هەیە کۆمەڵێک لانی دەرونی بۆ نمونە جیاوازای خراپە، لەوانەیە هەستێ ئادەی هەستە با بڕێن خۆت کۆکەرەوە ئەم میواری لە ماڵەوە نان ناخۆینە ڕێن بۆ لێ منێ هەسەندەی با بڕێن لەوێ نانێکە خۆین و پیاسەیەکەکەین و گوێ لە کۆمەڵێک گۆرانی و کۆمەڵێک چالاکی جیاوازەکرین و بۆیە هەمیشە سلەیمانی ئەو ڕۆژوانەی هەیە. ناوێکی قورسمان لەسرە، ناوێکی ڕۆشنبیریە، مەڵبەندێکە کە ئەتوانین بڵین بەم چالاکیانە و بەم کارە جیاوازانە ئەتوانین بڵین پێشەنگی بۆ خۆی وەرگرتووە. و لە هەمان کاتیشا ئێمە ئەمڕۆ کە یەکەم تەوەرمان قسە لەسەر ئەم بابەتە ئەکەین بۆ ناساندنی ئەم فستیڤاڵەیە و ئاماژ لەم فستیڤاڵە چییە و کار و چیالاکیەکانی ئەم فستیڤاڵە چۆنە و شەوانە ئامادەکاریەکان چۆن کراوە، خەڵک چۆن پێشوازی لە خەڵکەکەن کە لەوێ ئامادە بێ. ئەمانە و کۆمەڵێ پرسیاری تر بتوانین ئەمڕۆ لەگەڵ زۆر بەڕێز خات و هەوار کەمال بەڕێبەری بەکرێدان و پەیوەندیەکان لە فاملی مۆڵ ئێستا لێرە ئامادەیەگەر بفەرمێ. فەرموو خاتون. بەخێر بێی خاتون. سڵاو بەخێر بێت، بەخێر بێت سەرچاو. بەخێر بێ خات و هەوار. زۆر سپاس کاک. بەخێر بێ سەرچاو. ئەمڕۆ باسی فستیڤاڵی مەولاناک کە فستیڤاڵێکی گەورەی و لە شاری سلێمانی و لە فاملی مڵۆ بەڕێوەچێت. بۆی ئێمە و بینەرانیش ڕاستە ڕکلامەکەی لە دەستگای میدیای کورساتەوە ڕۆ دەستگای میدیای کورساتی سپۆنسەری میدیای و هاوکاری سەرەکیتانە باسێک لەم فستیڤاڵە بکەین و ئامادەکاریەکانی بۆ ئەم ساڵ چۆنە و چ جیاوازێکی. بەڵێ سەرەتا دەستخۆشیتان لێ یەکەم. زۆر بەخێر. فستیڤاڵی مەولانە ئەم ساڵ سێم ساڵەکە ئەنجامەدرێت. ئێمە وەکو کۆمپانیاکانی گروپی هەڵەبجە و فاملی مۆڵی سلێمانی بەردەوام لە هەر دەرفەتێکە توانی بەتمان خزمەتێک بە کللتور و بە ژینگە و بە نەتەوەی و بە هوەر بکەین دایمە ویستمانە دەست پێش خەربین. فستیڤاڵیش مەولانایەکە کە لەو چالاکیانەی کە ئەمە سێم ساڵە ئەنجامی ئەدەین و بەهۆی ئەو فیدباکە باشی کە لە ساڵەکانی پێشوو هەمان بوو ئەم ساڵیش بڕیارمان ناکە دووباری بکەینەوە. جیاوازیەکانی ئەم ساڵ ئەوەیە کۆمەڵێک چالاکی جیاوازمان هەیە، کۆنسرتمان هەیە، ینی هەر لە ئامادەکاریەکەیەوە هەتا کۆتایی هێنان بە فستیڤاڵەکەش کۆمەڵێک جیاوازی زۆرمان هەیە کە بەدی ئەکرێت. ڕۆژانە پرسیار و خەڵاتمان هەیە، کۆنسرتمان هەیە، جگەلەوە ئەو میوانانی کە سەردانمانەکەن بۆ پارکی مەولانە کەشێکی تاو خێزانیان بۆ دروستەکەین و جگە لەوەش ئۆفراتمان هەیە بە نمونە ئەو کەسانی کە سەردانی ئەوێ ئەەکەن بۆ ماوەی 2 مانگ ئەتوانن کە سەردانی فاملی مۆڵ ئەەکەنەوە ئۆفەر و داشکاندن و خەڵات وەربگرن. ئەسڵان بەلای پرسیارە بێت بۆ بینەرانمان کە بۆ نمونە وەکو شوێنەکە بۆ پارکی مەولانە یاخود بۆ نمونە ئەگەر ئەمە سێیەم جارە ئەم فستیڤاڵە بەڕێوە چی وای کردووە کە بۆ نمونە سەرکەوتوو بووە ئابەم شوێ بۆ سێیەم جار بەردەوامی هەبووە. یەکەم شت بۆچی پارکی مەولانە پارکی مەولانایەکێکە لە شوێنە زۆر جوانەکان پارکە زۆر جوانەکانی شاری سلێمانی و بەڕاستی ئێمە هەدەفمان ئەوەیە کە خەڵک بانکێن و پێیان پیشان بن کە ئەم پارکە بە شێوەیەکی جوان و بە چ کواڵیتیەک دروست کرا و خزمەتێکی زۆر زۆر باش ئەکرێ. بۆچی فستیڤاڵەکەمان دووبارە کردەوە؟ ئێمە لە ساڵی 2024 کە یەکەم جار ئەم فستیڤاڵەمان ڕێکخست نزیکی 49,000 کەس سەردانی کردین. باشە
فیدباکێکی زۆر باشمان بۆ هاتەوە هەم لەو میوانانی کە سەردانیانە کردین چونکە کەشەکە تەواو خێزانی بوو و زۆر ئارام بوو زۆر هادئ بوو ئەو کەسانی کە هاتنەوێ شارۆ نزیکە بەڵێ ئەکسسی بڵێن پارکەکە زۆر بە ئاسانی خەڵک ئەتوانێ بیدۆزێتەوە و جگە لەوەش بۆ ساڵی دوم کە ئەنجامماندایەوە نزیکی هزار کەس سەردانی کردین کە ئەمە خۆی لە خۆیان دڵخۆشکەر بوو بۆ ئێمە کە خەڵکەکە بەدڵی بووە ئەو ئیشەی کە کردومانە جێی خۆشحاڵیان بووە ئێمە ساڵی 2025 بەشداریمان کرد لە یەکێک لە پێشبڕکێ نێودەوڵەتیەکان کە لە شاری دووبەی ئەنجام درا و خۆشبەختانە لە نێوان 132 وڵاتە ئێمە توانیمان بەم چالاکیە خەڵات بەدەست بهێنین کە ئەمە جگەلەوەی چالاکی جۆراوجۆری مارکتینگ کە ئەکرات لە هەموو شارەکانی دەرەوە با بڵین وڵاتانی دەرەوە و دووبەی و سعودیا و ئەو شوێنانە ئێمە تەنها شوێن بووین کە لە کوردستان و لە عێراق بەشدار بووین لەلایەک بەوە زۆر دڵخۆش بووین کە توانیمان بەو کواڵیتی کە پیشانمان ناکە ئیڤنتەکە چۆن ڕێکخراوە دڵخۆشی ئێمە زیاتر بۆ ئەو بوو کە توانیمان سلێمانی بناسێنین بە کۆمەڵ خەڵکێک کە لەوانەیە هەتا ئێستا شارەزای ئەوە نەبوو بێت یاخود ئاگایان لەوە نەبوو بێت کە شارێکی واجوان هەیە لە ناو کوردستانە یاخود لە ناو عێراق با بڵین بۆیە ئەوە زۆر جێگەی خۆشحاڵی بوو بۆ ئێمە زۆر باشە دەستان خۆش بێت لە فستیڤاڵی مەولانەیە ئەمساڵ ئەوانەی کە بەشدارن خاوەن کارن بۆ نمونە براندێک جیاوازەکانی تایە لەوێ ئامادابن و بێگومانیش ئێمە وەکو دەستگای میدیای کورسات بە هەمومانەوە لەوێین یعنی بتوانین هەم پرۆگرامی جیاواز هەم توانین لە نزیکیشۆ هەم لەگەڵ خەڵک هەم لەگەڵ خاوەن کارەکان هەم لەگەڵ براندەکان هەم لەگەڵ ستافی ئێوەش بەردەوام گفتوگۆ بکەین بۆی کە خەڵک بتوانێت چێژ لەم فستیڤاڵە ببینێ و لە نزیکیشۆ ببینێت چالاکیەکان چییە لە نزیکیشۆ ببینێ ئەوانەی کە ئامادەکاری بۆ کراوە لە ناو کۆشکەکانە چییە پێشکەشی هاوڵاتیانەکەن پەیوەندی ئەم ساڵتان لەگەڵ خاوەن کارەکانە چۆن بووە وە چیە توانێ بەشدار بێت و پێوەری ئێوە چییە بۆ کەسانی کە لەوێ بەشدارە بن ئەو خواردنە هەر پێداویستیەکە هەر شتێکە یعنی بۆ نمونە من ئەمڕۆ لە ماڵەوە بڕیارین لەگەڵ خێزانەکەمانە بین بۆ ئەوێ یعنی تا چەند زۆر سپاس بۆی بۆ خەڵکی ژاشکرابێ تا چەند واتان کردووە لە ڕووی نرخەوە لە ڕووی پێشوازیەوە لە ڕووی کۆمەڵی پێداویستیەوە شتی باش و بە سوود پێشکەشی خەڵکن یعنی ئەو پەیوەندی ئێوە لەگە براندەکانە چۆن بوو بەڵێ ئێمە وەکو فستیڤاڵی مەولانە دەرگامان کراوەیە بۆ هەموو کارسازێک بۆ هەر کەسێک کە بێوێت بزنسەکەی خۆی لەوێ پیشانی خەڵک با پێی بناسێنە بەبێ جیاوازی ئەوەی کە کێ و چۆنە باشە ئەو کارانی کە لەوێ بەشدارن لە بابەتی خواردنە لە بابەتی کۆزمەتیکە لە کارگەیە لە کۆمەڵێ بزنسی زۆر زۆر جیاوازە ئەو کەسانێک کە بۆ نمونە پرۆژەی بچووکیان هەیە و ئەمانە مەجارتان وەخساندۆ بۆ بازاڕ بەڵێ تەنانەت بە نمونە وەگوتم بەدەر لەوەی کە کێیە کە بەشداری ئەکا هەر کەسێک ویست بێتی ئێمە دەرگامان بۆ کردووەتەوە و ینی ئامادە بووین کە دەستیان بگرین بە تایبەت بۆ ئەو کەسانی ئەمە کۆمەڵی کەسمان هەیە لەوێ کە سەرەتای کارکردنیانە و پێویستیان بوێ کە کەسێک دەستیان بگرێ بۆی لەسەر پێی خۆیان بوەستن و خۆیان بە خەڵک بناسێنن دەرگامان بۆ هەموو کەسێک کراوە بووە بزنسەکانیش وەکو وتمان جیاوازە خواردنی تایە کارگەی تایە مەطبعی تایە بە نمونە عقاراتی تایە شەریکە ڕکلامی تایە بزنسی ناوخۆیی تایە بزنسی نێودەوڵەتی تایە ینی جۆراوجۆرێکی زۆر زۆر ینی بەدەر لە کەسانی خاوەکاری خۆمان کەسانی دەرەوەشی تایە هاتبێتن بەشدارکەن ئەوان بەچی بەشدارە بن لەگەڵ بۆ ناساندنی بزنسەکانی خۆیان بەڵێ کە ئەمە دەرفەتێکی زۆر باشە جا تۆ مادام باسی ئەو کەسانت کرد سەرمایه‌دارن خاوەن بیزنسن لە دەرەوە لێرە بەشداریان کردو لەم فستیڤاڵە وەکو ئەوەی کە گەشتیاریش ڕووبکاتە ئەم فستیڤاڵە هیچ هەوڵێکتان داوە گەشتیار لە دەرەوەی هەرێم بەڵێ ئێمە خۆمان وەکو فامیلی مۆڵی سلێمانی با بڵێن کارەکەری ئەم ئیڤنتەیە بەردەوام لە تەنسیقان لەگەڵ ئەو شەریکاتانی کە گەشتیارە هێنن بۆ شاری سلێمانی و ئەمەش یەکێک بۆ لەو دەرفەتانی کە بانگێشتنامەمان ناردۆ بۆ هەموو ئەو کۆمپانیانی کە گەشتیار ئەهێنن بۆی کە سەردانمان بکەن هەدەفیش لەمە تەنها ئەوەیە کە یەک لە ڕووی گەشتیاری شاری سلێمانی بەهێز بکەین دووش جوڵەیەکی ئابووری دروست بکەین باشە و ناوی سلێمانی کە وەکو پایتەختی ڕۆشنبیریە هەربی هێڵینەوە کە ئێمە بەردەوام ئەم چالاکیانەمان هەیە و ئەو تەنسیقەشمان هەیە و خۆشتان کاتن جیاوازەکە ئەبینن کە خۆی زۆر گرنگیش ئێستا بە تایبەتی گەشتیارەکانی خواروی عێراق زۆر لێرە ئامادەن ئێوە وەکو خۆتان تیمی خۆتان هی فستیڤاڵەکە تا چەند چاودێریتان هەیە بەسەر
ئەو خاوەنکارانەی کە لێەوە کارەکەن، یعنی بۆ نمونە من ئەگەر بێ مەزان من خەڵکی سلێمانی بسە هەرێ خەڵکی ئێرێ لەگەڵمانە بەشدارە بێ بەس کەسێکا و کەسمان کرد زمانێکی عەرەبی قساکە نرخوشتی لەسەر زیانەکەن پێداویستی لەسەر بە دەرفەتی نەزان کامە گەشتیارە تا چەند چاودێریتانەیە بەسەر کارەکانەوە. ڕاستی ئێمە چاودێری ڕاستەوخۆی بە نمونە نرخەکان و بزنسەکان ناکەین، بەڵام ئەو کەسانی کە لەوێن یعنی زۆر دڵنیامان لێ کردوونەتەوە لە سەرەتای گرێبەستمان لە هەموو ئەو چاوپێکەوتنانی کە هەمان بووە کە ڕەچاوی باری دارایی خەڵک بکرێت بەدەر لەوەی کە ئەمە بە نمونە گەشتیاریان هەر کەسێکی ترە هەتا ئێستش ئەو کێشەیەمان نەبوو کە جیاوازیەک بکرێت بە شێوەیەک مامەڵە لەگەڵ کەسێکا بکرێت کە ئەمە گەشتیارە یاخود خەڵکێکی خۆمان بێ هەتا ئێستا وشتەمان نەبوو و ینی دڵنیاشین کە نابێت چونکە ئەو کەسانی کە کاریان لەگەڵەکەین زۆر دڵنیایمان ناوە لەو بابەتە زۆر یادگارێکی ناخۆش دروستەکە هەڕوو لە شوێنەکەی بێگانەی ینی ئەو شوێنە تۆ غەریبی لەوێ وەسە هەر خۆمان وامان بەسەراتۆ قەت گەشتە نەکردو بوون مەچتە وڵاتێکی کەسێرەکە بت هەر لە خاوەن تەکسیەکە و بە دەرفەتیە زانێ کە زانێ غەریبی تو شارەزانی لەوانێت ڕێگەکەی تۆ دەدەقەبێ نیو سەعات و سوڕێنێتەوە تاوەکو پارێکی زیاتر لێ بسەرێت چکە بەڕاتی تیا لە ناوێنەکە زۆر یادگاریەکی ناخۆش بەجێڵە جا قەت و هەوار بێگومان چالاکی لەم چەشنە فستیڤاڵی گەورە لەم چەشنە بەم قەبارەیە پێویست بەوە کە هەندێک هێز بێت با بڵێن ئەوان سەرقاڵ بن بە بەڕێوەبردننی ئیشەکان وەکو ئەوەی کە لە ئێستایە ئامادەکاریەکان بەڕێوە چۆتری شەڵاوە دەست پێەکە تا چەند ئەمە دەرفەتی ڕەخسان بۆی کە هەندێک گەنجمان هەلی کاریان دەست بکەن دەرفەتێکی زۆر باشە بۆ ینی نزیکی 200 بۆ 300 کەس بەڕاستەوخۆ بە ناڕاستەوخۆ هەلی کاریان بۆ ڕەخساوە ینی بنمونە ئەو کەسانی کە یەنە ئەوێ دڵنیا خۆیان لە شوێنێکی تر بزنسێکیان هەیە وایە بەڵام بۆ ئەم کاریکەی نەر خۆ ناکرێت ئیشەکەی خۆیان جێبێڵن ناڕاستەوخۆ کەسانێکی تر ئەهێنن بە نمونە بۆ ماوەی ئەو 8 ڕۆژە بەردەوامە بن هەلی کاریان بۆ ڕەخسن و کارەکانیان لەگەڵەکەن وەک وتم لە پێشتر لە قسەکانمە هەدەفی ئێمە دروستکردنی جوڵەیەک بووە لە ئابووری بەتایبەت بۆ ئەو کەسانی کە لەوێ بەشداریەکەن خۆشحاڵانەش ینی هەدەفەکەمان پێکەوە دنیا گەرمە بەڵێ کاتەکان چۆتاتانناوە لە چەنەوە دەست پێکرێ هەتا چەند بەردەوامە بێ و خەڵک دەتوانێت لەکەیەوە بێ سەردان کات پێمان خۆش لە زاری خۆتانەوە لە 23 حەوت ئەمڕۆ هەتا 30 حەوت بەڵێ بەردەوامە بێت ڕۆژانە لە ساعات 6 بۆ 12 شەو دەرگای فستیڤاڵی مەولانا کراوەیە و لە خزمەتی میوانەکانە خۆش بنجا وتت کۆنسرت هەیە بەڵێ باسێکی ئەوەشمان بۆ بکە بەڵێ کۆمەڵێک هونەرمەندی ناسرا و هەم کورد هەم عەرەب بانگەشتمان کردوون لەوانە خاتو فرمێسک مامۆستا نەجمەدین غوڵامی بەختیار ساڵح جەلال محەممەد علی ساهر ئەمانە هەمویان کەسانێکن کە گوێگرێکی باشیان هەیە و ڕۆژانە لە ساعت 9 بۆ 10 شەو کۆنسرتەکان بەڕێواچێ و جگە لەمانەش چالاکی جیاوازمان هەیە ینی تابلۆی هوەری و وەگوتم پرسیار و خەڵات و مجموعی ئەکتیڤیتی پێشبڕکێ هەیە کە لەوێ ئەنجامەدرێت غیری کۆنسرتەکەی کە دەستان خۆش مناڵان چی بۆ مناڵان چالاکیتان هەیە زۆنێکمان هەیە تایبەتمان کردو بە یاری مناڵان ئەو خێزانانی کە سەردانی ئەوەیەکەن ئەتوانن مناڵەکانیان لەوێ بەجێ بهێڵن و خەریکی یاری خۆیان بن هەتا ئەمان بەڵێ بگەڕێن و دوای مناڵەکان وەرگرنەوە دەستان خۆش بێ بە هیوای سەرکەوتن بە هیوای ئەوەی کە فستیڤاڵێکی پڕچێژ و پڕخۆشی و پڕ ئارامی بێ ئەوە لە هەمووی گرنگترە چاوەڕی هەمووتان ئەەکەین و دەستخۆشیشمان بۆ کەناڵی کورتات کە لەم دەرفەتەیە توانیان لە پشتی ئێمە بن و پشتگیریمان بکەن کە لەگەڵمانە بن وەکو سپۆنسەری میدیایی ئێمە هەر کارێک هەر پرۆژەیەک هەر فستیڤاڵە پەیوەست بێ بە خزمەتکردنی هاوڵاتیان بە خزمەتکردنی کەلتور بە خزمەتکردنی ناوچەکەمان کورسات هەمیشە دەرگای ئاوەڵا بووە و هەمیشەش لە خزمەتی هەموو ئەم بابەتانەی کە گرنگە بۆ کۆمەلگاکەمان وی واداریشین ماوەی ئەم چەند ڕۆژەش بێگومان هەمووشمان بەرکەوتنمانە بێ لەگەڵتانە بە هەموو ستافەکانمانەوە بەوەی کە بتوانین باشتر و باشترین پێشکەشی بینەرەکانمان بکەین بۆیتر لەم ڕۆژەوە ئێمە بەردەوام پرۆگرامی تایبەتمانە بێ و بەردەوام ڕاستە خۆمانە بێ لەوێ خۆمان لێ ئامادابین بۆیە هیوادارین بینەرەکانمان یاخود هاوڵاتیانی خۆشەی نەک هەر شاری سلێمانی شار و شارچکەکان و شارەکانی تری هەرێمی کوردستان و ئەو میوانە بەڕێزانەشی کە هاتوونەتە ناو هەرێمی کوردستانەوە دەرگا ئاوەڵایەکی زۆر گەورەی کردوتەوە لە فستیڤاڵی مەولانە ئەتوانن بەشدار بن دووبارە سپاس بۆ تۆ خات دەستەکانە خۆش زۆر سپاس.